ڕواندا یادی 20مین ساڵوەگەڕی کوشتار لە وڵاتەکەی دەکاتەوە کە سەرەتای ئەم مانگە دەستی پێکرد، بەڵام لە ڕاستیدا ئەو بیرکردنەوەیە هەتا 100 ڕۆژان بەردەوام دەبێت. بۆ ڕێزگرتن لەم بۆنەیە کە لە ساڵی 1994 زاینی بە دژی نەتەوەی تووس لە ڕواندا ڕوویدا، سکرتێری گشتی نەتەوەی گرتوەکان ئەنتۆنیۆ گۆتێرێز ئەم مانگە ڕێزی هەم لە قوربانەکان و هەم لە زیندووماوانی کارەساتەکە گرت. کەمتر لە چارەکە چرخێک لە ئەو تاژینۆسایدی 1994 لە دژی تووتسیەکان لە ڕواندا ڕوویدا کە زیاتر لە 800,000 کەس لە نێوانیاندا نانڕێکانی نەتەوەی هوتو، توا و ئەوانی تریش کە دژی جۆنۆساید بوون بە شێوەیەکی بەردەوام بە دوای یەکدا کوژران. ئێمە ئەمڕۆ یادی هەموو ئەو کەسانە دەکەینەوە کە گیانیان لە دەستدا، هەروەها ڕێز لە ئەو کەسانەش دەگرین کە گیانیان بە زیندوی ڕزگار بوو. ئێمە لە دەرد و ژان و بوێری و خەباتی ئەوان تێدەگەین کە ئێستا وەچەیەکی دواتر لەگەڵی ڕوبەڕوون. لەو ماوەیەدا کڵاوەکانی شەوانە و دوکانەکانی پێیتەختی وڵات بڕیاری قەدەغەی هاتوچۆی شەوانیان بە توندی بەسەردا دەسەپێنرێن بۆ ئەوەی ڕێز لەو کەسانە بگرن کە یادی ئەو ژێنۆسایدە دەکەنەوە. ئەزمموی جینۆساید بەڕاستی بابەتێکی هەستیارە، بۆیە چوون بۆ دەرەوە بۆ ڕابواردن بە گرفت دەبێت. لە دەمێکدا یادی بۆنەیەک دەکرێتەوە کە خەڵقێکی زۆر لە خەمی ئازیزانی خۆیاندان. لەو ماوەیەدا ئەو بنەماڵانەی ڕواندایی کە یادی کوژراوان دەکەنەوە، تەلەڤیزیۆنەکانی خۆجیەی پرۆگرامەکانی تایبەتی و فیلمی بە بەڵگە بڵاو دەکەنەوە. پێسکلاین لە 15 ئاپریلی 1994 لە ماوەی ژێنۆسایددا لەدایک بوو. ئەو کچە 23 ساڵانەیە هەرگیز ڕۆژی لەدایکبوونی جێژن نەگرتووە. ئەوە دایکمە، هێندێک کەس پێم دەڵێن شێوەم لە دایکم دەچێت. ئەوەیان بابمە و زۆر وەک بابیشم دەچم. ئەو وێنەیەش دۆستێکم لە ڕۆژی لەدایکبوونم بۆی ناردم کە بیرەوەریەکی باشە. هەستێکی باشم هەیە، زۆر حەزم لێیە، لانی کەم دەتوانم وەک شتێکی باش لە لای خۆم ڕای بگرم. بۆ ڕێزگرتن لە کوژراوەکان شەقامەکان هەتا 4 مانگی جوولای ئارامن، بەڵام شەو ڕابواردن و جۆش و خۆش لە پشتی دەرگاکانی داخراوە هەروە بەردەوامن.